ئاکە باس لە ڕۆشتی بازارە دارایەکان و پێشبینەکانەکەین بۆ مانگی دوانزە و ئەگەر بتوانین بۆ ساڵی داهاتوش و گۆڕانکاریەکان کە بەسەر زێر هەروەها زی و بەشێک لە دراوەکانایە بزانین چ گۆڕانکاریەکیان بۆیە وەک باسمان لێ کردمان پرسیارەکەی بزانین لە میوانەکەمان بزانین دەتوانین لە ئێستادا زێر بکڕین یا بیفرۆشین کامیان ئەتوانین قازانجی لێ بکەین ئێمە بە قسەوەکەین بەڵێ هاوڕەکەمان چی بڵێ ئەمەش بە قسەوەکەین بێگومان واکەین دەچینە لای زریان ڕەحمان ڕۆژنامەنووس لە دیسکی ئابووری کورتساد نیوز لە استودیۆ ئامادەیە سپاس بۆی کە لێرەی هاوکاری خۆمانی و میوان دێنی دڵخۆشیشین کە ئەمڕۆ وەکو میوانێک لە استودیۆ ئامادەی زریان بەیانیت باش بەیانیت باشمان سپاس بۆ ئامادەبوونت سپاس من خۆشحاڵم جارێک لە بەرنامەکەیەوە ئامادە بمەوە هەر پرسیارێک هەمیشە بەرنامەکەمان دەوڵەمەندترەکەی بە تەواوی زانیاریەکان زۆر سپاس کاتە بالەوە دەست پێ بکەین من و ئاکام سەرەتا لە پرۆگرامە بەسمان کردمان یەکەم پرسیار ئەوەی لێ ئەپرسین کە زێر بکڕین یاخود بیفرۆشین باشە من سەرەتا سڵاوێکیش لە بینەرانمان بکەم ئەینجا دێمە لای پرسیارەکەی ئێوەش سڵاوم هەیە بۆ بینەرانی کورساد نیوز هیوادارم باش و تەندروست بن و هیوادارم کە ڕۆژێکی خۆشتان هەبێ لێوان لێو لە تەندروستی و لە دڵخۆشی سارا پرسیارەکە دەوە بوو کە زێر بکڕینیان نابێگومان من وەکو ڕۆژنامەنووسێک ینی ناتوانم ئەو پێشنیارە بکەم کە بیکڕن یا بیفرۆشم بەڵام من باسی ئەمری واقعتان بۆکەم کە لێستا بارودۆخی زێر بە شێوەیە کە ئەوەی کە ڕاستی بە ئەمڕۆکە بازار کرایەوە بازاڕە داراییەکانی جیهان لە دوای 2 ڕۆژ پشوکرانەوە بەڵام وەکو چاوەڕوان ئەکرا زێر دیسانە و بە بەرزبوونەوە کرایەوە ئەمڕۆکە ئۆنسەیەک زێر بۆ 4230 دلار وەکو 2 ڕۆژ پێش ئێستا زریان یاخود ئێستا بەرزتر بۆتەوە بەرزتر بۆتەوە بەڵێ ئەمڕۆکە بەراورد بە 2 ڕۆژ پێش ئێستا کە بازار داخرا دیسانەوە بەرز بۆتەوە زانین کە زەرگەرچی ڕۆژانە بۆ نمونە ناسەقامگیری کورت وەکەم بەخۆیەوە بینێ بەڵام ڕێڕەوە سەرەتاییەکە ینی ڕێڕەوە ڕاستەقینەکەی بەرەو بەرزبوونەوەیە و ئەم ڕۆژ بەرزبوونەوەی تۆمار کرد هۆکاریشی زۆرە کە زێر بەرز ئەبێتەوە یەکێ لە هۆکارەکان کە ئەمساڵ زێر بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی ناسەقامگیری سیاسی و ژیۆپۆلیتیکی بوو لەسەر ئاستی جیهان جەنگی ئێران و ئیسرائیلمان هەبوو لە ناوچەکە جەنگی بازرگانی نێوان ئەمریکا و چینمان هەبوو ئەمە یەکێ لە هۆکارە سەرەکیەکان بۆ هەرچەنەوە تۆزە هێور بووتەوە بەڵام خۆ ئەمانە تاکە هۆکار نین بۆ ئەوەی کە زێر بەرز ببێتەوە چەندەها هۆکاری تر هەیە کە ئەگەر بمێ بۆتان باس بکەم سەرەتا بەرزبوونەوەی خواستە لەسەر زێر تەبیعەتی هەموو بەرهەمێک هەموو کاڵایەک وایە تۆ کە خواست بەرز بووەوە نرخەکەشی بەرز ئەبێتەوە زێڕیش بە هەمان شێوەیە کڕینی زێر لەلایەن بانکە ناوەندیەکانەوە بەرزبوونەوەی تۆمار کردووە بانکە ناوەندیەکان زێڕێکی زۆر ئەکڕن چەندین هۆکاریشیان هەیە بۆ ئەمەیەکێکیانەوەی کە زێر داراییەکی ئەمن و دڵنیایە کە وڵاتان نتوانن پشتی پێ بەستن لە کاتی ناسەقامگیری دارایی و ئابوووریە یان هۆکارێکی ترکە بە بانکە ناوەندیەکان زێڕەکردنەوەی کە یەدەگەکەیان فرەچەشن بکەن دیدۆلاریزیشن بکەن تەنها پشت بە دۆلار نەبەستن لە پاڵ ئەو دۆلارەکە وەکو یەدەگ هەیەە زێڕیشیان هەبێ بۆ فرەچەشنکردنی ئابوووریەکەیان. باس لەواکرا ئەم ساڵ خواستێکی زۆر لەسەر زێر هەبوو لە بەرەوەی بەرز و نزمێکی زۆری بەخۆی بینی بە تایبەتی کاتێککە بەرز بوو کە بەڕێژەیەکی زۆر بەرز بووە هەمیشە باسەوە دەکرا کە خانمان ئارەزویان هەیە خواستیان هەیە بۆ کڕێنی ئاڵتون بەڵام ئەم ساڵ جیاواز بوو و پیاوانیش بە ڕێژێکی زۆر ئاڵتونەکە ئاڵتون و زەریانەکڕی لە بازارە ئەمە هۆکار تەنها لە بەرە بەرزبوونەوەکەیەتی یاخود سارا ئێستا ئیتر زێر ئەوەی تێپەڕاندووە کە تەنها بەرهەمێک بێ بۆ جوانکاری خانمان بیکڕن یان بۆ نمونە هەیەیان بێت وەکووە بەرهێنان لە ماڵەوە ئێستا بووە بە کاڵایەکی زۆر استراتیژی و گرنگ بۆ نمونە وەکو پێم وتی بانکە ناوەندیەکان خواستێکی زۆریان هەیە لەسەر زێر کە ئەمە بەواتای ئەوەیە کە بانکە ناوەندیەکان کە زێڕێکی زۆر ئەکڕن بۆ پاڵپشتیکردنی ئابوووریەکەیان ئەو قەبارە زۆرە کە ئەیکڕن لە بازاڕە هێنە دەرەوە کەواتە لەگەڵەوەی کە خواست بەرز ئەبێتەوە خستنە ڕۆژ کەمەکەنەوە و ئەوەی بانکە ناوەندیەکە ئەیکڕەوان یەکە بە پەلە بیفرۆشێتەوە هەڵیەگرێ بۆ درێژخایەن ماوەیەکی زۆر لای خۆی ڕای ئەگرێ و ئەم بەرزبوونەوەی خواست و دابەزێنی خستنە ڕۆ ئەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخەکەی بۆیە نا ئەوەی تێپەڕاندووە سانا کە ئیتر بەس خانمان خواستیان هەبێ بانکە ناوەندیەکان و بەرهێنەرە گەورەکان ڕۆیان کردووە تا کڕینی زێر و بابەتی گرنگی تریش زۆرە بۆ ینی هۆکاری گرنگی ترکە بێتە هۆی بەرزبوونەوەی نرخی زەڕیەکێکیان دابەزینی ڕێژەی سوودە لەلایەن یەدەگی فدراڵی لە ئەمریکا ئێستا ئەگەرێکی زۆر هەیە لە مانگی 12
سیانەوەت ئەگەر هەیە کە لە مانگی 12 ڕێژەی سوود لە ئەمریکا 25 خاڵدا ببەزێ ئەمە یەکێکی ترە لە هۆکارە گرنگەکان کە نرخی زێر بەرز ئەکاتەوە ئاکام ئەمێ بڵێم پێشبینیەکان هەر بەرەو ئاراستەیەن دامەزراوە گەورەکان دۆیچە بانک گۆڵدمان ساکس ئەڵێن خەری و باسی گۆڵدمان ساکس بکەم کە ڕاپرسێکی ئەنجام مابوو پێشبینی ئەکرێت لەناو ڕاپرسەکەیە کە بازرگان و وەبەرهێنەر و ڕۆژنامە نووس وەمانە بەشداریان تیا کردبوو کە زۆرینەی پیان وایە تا کۆتایی ساڵی 2026 نرخی زێر بە بەرزی ئەمێنێتەوە و ئەگاتە $5,000 وابزانام یاخود $5,000 تی ئەپڕێنێت وەکو بەشی یاخود بڵێن دیشی ئابووری سانیوس ئاکام من ئەمەشتان پێڵەم اینجا خۆتان بڕیار بنەتانێت ئەیکڕن یان نایکڕن بەڵێ زۆر ڕاستە دوێچە بانک گۆڵدمان ساکس و هەموو دامەزراوە گەورەکان پێشبینی کورتخایەن و درێژخایەنیان هەیە بۆ زەر کورتخایەن واتە بۆ مانگی داهاتوو پێشبینی ئەکەن کە هەتاوەکو $4,500 و زیاتریش بەرز بێتەوە تا لە یەک مانگا اینجا پێشبینیەکان بۆ 2026 تەنانەت لەوەش زیاترە بۆ نمونە ئەوترێت کە ئۆنسەیەک تەنان دەگاتە $5,000 و بگرە زیاتریش اینجا لە سەرەتای 2025 هەتاوەکو ئێستا زێر سەر و 158 بەرزبوونەوەی تۆمار کردووە کەوایە ئەتوانین بڵین کە بەردەوام لە سەرڕێڕەوی بەرزبوونەوە بووە بەردەوام وەبەرهێنانێکی دڵنیایە و ئاکامەکو وتم 198 پێشبینی ئەکرێت 190 سەر و 190 پێشبینی ئەکرێت لە مانگەیە ڕێژەی سوود لە ئەمریکادا ببەزێت ئەگەر ئەمە ڕووبات ئەمە هۆکارێکی گرنگە بۆ بەرزبوونەوەی زێر لە بەرەوەی کە بەهای دۆلاردا ئەبەزێت کە بەهای دۆلاردا بەزی یەکێکی تر لە هۆکارەکان کاغەزە داراییەکان قازانجیاندا ئەبەزێت و وەبەرهێنەران پێیان باشتر لە جێگاوی کە پارەکەیان بەم بە دۆلار و کاغەزی دارایی بیان بە زێر واتە ئەمە تەنها بۆ مانگی 12 نیە بۆ ساڵی 2026 بەڵێ پێش هەموو پێشبینیەکان باشە زریان 12 و 2026 واڵێ باسی زەرمان کردو ئەوە پێشبینی مانجی داهاتوومانەیە و پێشبینی داهاتووشمانەیە وەگەوتێت تا کۆتای ساڵی 2026 باش هۆکارەکانی مازانی کە باست کرد و زێر بۆچی وا بەرزێ بێتەوە و لە مانگەکانی داهاتووشدا ئەی زیوش بەرز بۆتەوە هۆکارەکانی ئەو چێ زریان زیوی و قسەی زۆر لەسەرە بەڵام زیویش هاوشێوەی زێر لەسەر ڕێڕەوی بەرزبوونەوەی جیاوازێکی تری دوو جیاوازی هەیە زیو لەگەڵ زێر یەکەمیانەوەی کە نرخەکەی وایە وەبەرهێنەری بچووک دەرەقەتی دەبۆ نمونە خواست لەسەری زۆرە مەبەست خواست لەسەری زۆرە ئاکام ئێستا پێشت ئەڵم یەکێک لە جیاوازەکانی زیو لەگەڵ زێر ئەوەیە کە لە دوو ڕۆ خواستی لەسەرە یەکەم ئەوەیە کە وەکو زێر وەبەرهێنانێکی دڵنیایە بەر لە بەرزبوونەوەیە و خواست لەسەری زۆرە کە خواست لەسەری زۆر بوو بەرز ئەبێتەوە جیاوازێکی تر و هۆکارێکی تر بۆ بەرزبوونەوەی زیوەوەیە کە زیو جگەلەوەی کە بۆ بەرهێنان بەکارهێنرێت بۆ بابەتی پیشەسازی زۆر بەکارهێنرێت زیو لە ئێستا لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا لەگەڵ پێشکەوتنی پیشەسازی بەردەوام خواست لەسەری زۆرە بێ لە بەرەوەی کە زیو لە ئۆتۆمبیلی کارەبایی لە سۆلار پانێلەکان ئاکام خۆتان بڕیار بن ئەو تۆفەمە خەنە ساحی منەوە بەڵامەکە وتم پێشبینیەکان بەوەیە کە زیو بەرزە بێتەوە اینجا ئاکام بۆی بزانی زیو بکڕیان زێر بکڕی لە سەرەتای 2025ەوە زێر 158 تۆزێک ئەم لاولا بەرز بۆتەوە بەڵام زیو 175 بەڵامەوەی کە بەلامەوە پرسیارە لەگەڵ دکتۆر بیلالیش لە پرۆگرامێکا باسمانەوە کرد کە لە کوردستانە نرخی زیو بەرزترە وەک لە دەرەوە ئەمە هۆکارەکەی چییە و نابێتە هۆیەوەی کە ئێمە تووشی زەرەر بین ئەگەر زیو بکڕین هەر زیو نییە سانە نرخی زێر و زیویش سارا نرخی ناوەکانتان زۆر نزیکە لێمان مەگرن ئەگەر جاروبار تووشی هەڵەژۆن بەسەر هاتووە زێر و زیویش سارا لە بەرەوەی کە ئەمولەی ئەچێتە سەر نرخەکەی بێگومان لە هەرێمی کوردستان گرانترە بەراورد بەو نرخە جیهانیانە کە ئێمە لێرە باسی لێواکەین بەڵام بەڵێ ئەوە وایە لە بەرەوەی کە تۆ لێرە لە ناوخۆی هەرێمی کوردستانش کڕین و فرۆشتنی پێواکەی هیچ چارەیەکی ترت نییە ناچاری پشت بۆ ببەستی بەڵام ئەگەر لەسەر ڕێڕەوی بەرزبوونەوە بێ نەخێر لەوانە نیە ئەگەر دانەبەزێت زیانێکی ئەو تۆت بەربکەوێت بەڵام هاوڕێیان پێشنیارێک ئەگەر کە ئەتوانم بێ ئەوەی بکەم بە بینەرانیشمان قەت لەوە بەرهێنانە نابێ هەموو هێلکەکانت بخەیتە یەک سەبەتەوە بۆ زێڕیش وایە بۆ دۆلاریش وایە بۆ هەمووە بەرهێنانە دڵنیاکان ئەبێ بەشێک لە سامانەکەت لە یەک کەرتی تایبەت لێ کەرتی بەڵێ بخەیتەوە بەرهێنانەوە بۆ نمونە ئەبێ فرە چەشنی بکەی هەرەوەی کە بانکە ناوەندەکانی شێکەن زێر ئەکڕن دۆلار ئەکڕن بەرهەمی تر ئەکڕن بابەتێکی تریش لەسەر دۆلاریش بکڕین زریان یعنی من یان دوای ئەزانشەکەین
دوای پرۆگرامەکە ئێمە زیاتر لەسەر ئەو بابەتە قساکەین دوای پرۆگرامەکە بەڵام بابەتمان زۆرە زریان ئەمانوێ لەگەڵ تۆی باسیکەین وەکو دیسچی ئابووری کورسان نیوز باسی زێڕمان کرد باسی زیومان کرد هۆکارەکانی باشە ئێمە نەوتیشمانەیە دیناری عێراقیشمانێ با لە نەوتەوە دەست پێ بکەین ڕەوشی نەوت یاخود نرخی نەوت لە ئێستا چۆنە لە عێراق خۆ دەزانی حکوومەتی عێراق لە سانەوەتی داهاتەکەی پشت بە نەوت دەبەستێت ڕێکارەکانی ئۆپیک چییە یاخود ڕێکارەکانی ئۆپیک بۆ ساڵی 2026 چی ئەبێت چ ڕێکخراوی ئۆپیک یان ئەو وڵاتانی کە لە دەرەوەی ڕێکخراوەکان ئاکام وەکووتت ئەبێ بڵین بەداخەوە ئێمە وڵاتێکین کە بە تەواوەتی پشتبەست و بەنەوتین وتت سەدانەوەت ینی ئەگەر بێت و گۆڕانکاری بەسەرنەوە تابێ بە تەواوەتی ئابوووریەکە ئەکاتە ژێر کاریگەری خۆیەوە سەبارەت بە نەوت پێشبینیەکان دڵخۆشکردین ئاکام هەرچەند ئەمڕۆ بە بەرزبوونەوە بازار کرایەوە هۆکاری بەرزبوونەوەی نرخی نەوت ئەمڕۆکە ئەو بوو دوێنێ ڕۆژی ڕابردوو ئۆپیک پلاس بڕیاریدا وەکو ئاگادارن ماوەیەک پێش ئێستا بە خۆویستانە ئەندامانی ئۆپیک ئەندامانی ئۆپیک پلاس بەرهەمێنانیان دابەزاند بوو بۆی هەندێک هاوسەنگی لە نرخەکەیان ڕابگرن بەڵام لە ماوەی ڕابردووەوە تقریبا نەتوانین بڵین یەک ساڵێکە بێ شتێک کەمتر بڕیاریاندا وردە وردە بەرهەمهێنان بەرز بکەنەوە بۆی پشکەکانیان لە بازار وەربگرنەوە کە بینیان ئەم بڕیارە بێت هۆی دابەزینی نرخینەوە جگەلەوە هەر پێش ئەمەش کاریگەری بۆ سەر ئابووری عێراقە بێگومان بۆ هەموو ئەو وڵاتانە کە پشت بەنەوت ئەبەستن ئاکام کە بینیان ئەم بڕیارە کاریگەری گەورە دروست دەکات بە تایبەتی لە ئێستاە ئاکام پێشبینی هەیەکە زیادەی خستنەڕوو لە بازاری جیهانە لە 2026 دروست ئەبێ تەنانەت ئەگەر ئۆپیک پلاس ئەم بڕیارەشی نەدایە کە زیادەی خستنەڕۆژ دروست دەبێت نرخدا ئەبەزێت ئۆپیک پلاس بڕیاری داوە بۆ سێمانگی سەرەتای 2026 ئەم بەرزکردنەوەیە بۆ ماوەیەکی کاتی هەڵپەسێرێت کە ئەمە بۆ هۆیەوەی کە ئەمڕۆکە نەوت تقریبا نزیکەی سەدا دوو بەرزبوونەوەی تۆمار کرد بەڵام بەگشتی پێشبینیەکان پێمانەڵێن ساڵی 2026 نرخی نەوتدا ئەبەزێ هۆکاری دابەزینەکەش وەکوتم لە لایەک زیادی خستنەڕوو ئێستا ئیتر بازاری نەوتی جیهان تەنها لە کۆنتڕۆڵی ئۆپیک پلاسە نەماوە ئاکام لەبەرەوەی کە وڵاتانێکی تریژ نەوت بەرهەمەهێنن هیچ پابند نین بە بڕیارەکانی ئۆپیک پلاسەوە ئەمەش کاریگەری خۆی بەڵێ ئەمە کاریگەری ئەبێت و ئۆپیک پلاسیش بۆیە بڕیاری داوەکە بەرهەمهێنان بەرز بکاتەوە پشکی خۆی وەربگرێتەوە لەبەرەوەی کە ئەبینێت وڵاتانێکی تر هەن کە نەوت ئەخەنە بازارەوە و ئەمانش پێیان باشتە بۆ نمونە وڵاتێکی وەکو سعودیایە پشکی خۆی لە بازاری جیهان وەربگرێتەوە بۆ خستنەڕۆی باش ئەمە نەوت بوو ئەمە زی و زێڕکاتە با بچینە سەر دراوەکان با سەرەتا لە دینارەوە دەست پێ بکەین گۆڕانکارێکی بەزرە بەرزە بێتەوە نزمە بێتەوە یاخودچی پێشبینیەکان چی لە ماوەی ڕابردووە دینار دابەزی بەرامبەر دۆلار سارە باشە لە ئێستادا بەرامبەر بە دۆلار چەنە باشە ماوەی ڕابردووەکو ئاکامیش ئاماژەی پێکرد کاتی یەک ڕۆژ دابەزینێکی تۆمار کە دابەزینەکە وڵاتیانیشی ترساندەوەی ڕاستی بێت دەنگۆ بڵاو بۆیەوە هۆکاری دابەزینەکە ئەو بوو دەنگۆیەکە بوتیان بانکی ناوەندی بە ئەنقەست دراودا ئەبەزێنێت بۆ ئەوەی کە ئەو کورتێنانەکە لە بجیا هەیە قەرەبووی بکاتەوە و دەنگۆی تر هەبووتیان عێراق بەرە و داڕمانێکی ئابووری ئەڕوا هەرچەند هێشتا ئەو نیگەرانیانە نەڕەویەتەوە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە دوا بە دوای هەر ئەو ڕۆژەکە دینار دابەزی بانکی ناوەندی ڕاگەندراوێکی بڵاو کردەوەتی هیچ ڕاست نییە و دەنگۆیانەکە ئێمە بمانوێت بە ئەنقەست دراودا بەزینن ئێمە پاڵپشتی لە دراوی نیشتیمانی ئەکەین و ئەمریکا هەیە تەنها بەهۆی هەندێک شۆک و هەندێ دەنگۆوە دابەزیوە دەنگۆکەژەوە بوو کە ئابووری ناسێ گوتی بودجە کورتێنانی گەورەی هەیە 15 تریلیۆن دینار کورتێنان لە بودجیا ڕوئەدات و ئەمە بۆ هۆیەوەی کە دینار دابەزێ بەڵام بەگشتی بارودۆخی دینار باشە ماوەیەکی دوور و درێژە کە دینار بەرامبەر بە دۆلار جێگیرە و لانی کەم لە کورتخایەنە مەترسێکی ئەو تۆی لەسەر نییە لە بەرەوەی کە بانکی ناوەندی خەریکی چاکسازی لە سیستمی دارایی وڵاتە ئەکاتوە بەردەوام جەخت لەوە کاتۆ ئەڵە ئێمە پاڵپشتی لە دراوی نیشتیمانی ئەکەین بۆی کە دابەزێنی زۆر بەرامبەر بە دۆلار تۆمار نەکات باش لە ئێستادا وەگەزانین خەریکی دروستکردنی حکوومەتی داهاتووی عێراقن و لە ئێستادا باز لەوە دەکرێت کە ڕەنگە ئەمریکاش دەستێوەردان بکە لە دروستبوونی حکوومەتی داهاتووی عێراق ئەگەر دەستێوەردان بکە و عێراقیش ڕازی نەبێ ئەمە بێتە هۆیەوەی کە نرخی دینار دابەزین بەرامبەر بە دۆلار ببینێ بەخۆیەوە سانا کاریگەری چییە بێ ئەگەر ئەمە ڕووبە باشە بێگومان عێراق لە
چقی ململانەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئەو ململانەیە کە لە نێوان ئێران و ئەمریکا هەیە وڵاتانی ڕۆژهەڵات و ڕۆژاوایی بەڵێ بێگومان ئەگەر ناسەقامگیری سیاسی ناسەقامگیری ژیۆپۆلیتیکی ناسەقامگیری ئەوەی کە بە تایبەتی بەریەکەوتن دروست ببێ یەکەم جار و بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دراوی نیشتیمانی دروست دەکات بەڵام ئەمانە هەمووی ئەگەرن سانە بۆ نمونە ماوەی ڕابردوو کە لە ناوچەکەی جەنگێکی گەورەش هەبوو بینیمان کە دینار بەو شێوەیە نەچوە ژێر کاریگەری گۆڕانکاریەکە بەڵام بێگومان ئەگەر بێت و ئەمەی ئەم پێشبینیانە ئێمە باسمان کرد بۆ بارودۆخی ئێستاە ئەگەر بێت و گۆڕانکاری گەورە ڕووبات ئەگەر بێت و ناهاوسەنگی ڕووبات لە پەیوەندیەکان و ئەگەر بێت و ناسەقامگیری لە بارودۆخی سیاسی عێراق ڕووبا بەڵێ دینارەکەوێتە ژێر کاریگەری بەرامبەر بە دۆلاردا ئەبەزێت و کاریگەری گەورەش لەسەر ئابووری وڵات دروست دەکات و لەسەر ژیانی هاوڵاتیان باشە زریان بە لە عێراق بینە دەرەوە بەرەو ئێران و سووریا بە دیاریکراایی مەبەستمە باسی لیرە و تمەم بکەین بە حکومەوەی ئەو دوو وڵاتە دراوسەی عێراقن مامەڵەی بازرگانی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان عێراق و ئەو دوو وڵاتە سووریا و ئێران یاخود هەرێمی کوردستان و سووریا و ئێران بە تایبەتی ئێران زۆرە و تەنانەت وەزارەتی بازرگانی عێراق پێشبینیە کات کە ئەم ئاسی ئاڵوگۆڕە بۆ ساڵانی داهاتوو سەر و 20 میلیارد دلار تێپەڕێنێ باش با لە ئێرانەوە دەست پێ بکەین پرۆژە یاسای لابرنی 4 سفری سەرتمەن لەلایەن حکوومەتی ئێرانەوە پەسەند کراوە بەڵام وەک لێپرسراوانی ئێران ئاماژەی پێەکەن ئەم پرۆسەیەش ئەخیانێ ڕەنگە 2 ساڵ 3 ساڵی پێ بچێت کاریگەری ئەمە لەسەر بازاری هەرێمی کوردستان و عێراق چی ئەبێت و تەنانەت ئەگەر ئەم 4 سفرە لا ببرێت تمەن بەرامبەر دۆلار هیچ گۆڕانکاریێک بەخۆیەوە ئەبینێ ئاکام ئەوەی کە گرنگە ئەم پرۆسە درێژخایەن بە یا کورتخایەن هەر بە وتە بە بۆ چوونی ئابووری ناسان و شارەزایان هیچ کاریگەریەکی ئەوتۆی لەسەر بەهای دراوی نیشتیمانی ئەو وڵاتە دروست ناکە ئەوەی کە هەڵاسانی ئابووری ئەوان پێیان وایە شارەزانی بواری ئابووری کە کاریگەریەکی لەو جۆرە دروست ناکەم پێتان بڵێم تاکە گۆڕانکاری کە لابردنی ئەو 4 سفرە دروستە ئەکا ئەوەیە کە حسابات بۆ هاوڵاتیان بۆ دامەزراوەکان ئاسانتر ئەکات دەزانین کە تمەن بەرامبەر بە دۆلار کرێ بڵێن گۆڕانکارێکی معنەویە معنەوی گۆڕانکاریەکی ژمێریاریە سیرکە تمەن بەرامبەر بە دۆلار دابەزینی گەورەی تۆمار کردوە تۆ 100 دلار ئەدەی 11 ملیۆن و 650 هزار تمەن وەرئەگریت بەڵام کە ئەم 4 سفرە لاچوو گۆڕانکاری گەورە لە حسابات و لە ژمێریاریا دروستەکە بەڵام ئەگەر بێت و چاکسازی ئابووری ینی هاوتەریب نەبێ لەگەڵ چاکسازی ئابووری لە وڵاتە نەخێر گۆڕانکاری لە هەڵاوسان لە بارودۆخی ئابووری لە ژیانی هاوڵاتیانیش دروست ناکاوی کە لە هەرێمی کوردستانیش تۆ پرسید لە عێراق و هەرێمی کوردستان لە بەرەوەی تمەن دووەم دراوە کە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان مامەڵەی پێوە بکەن بەڵێ گۆڕانکاری ئەوتۆ تەنانە لەوە ئەم سفرانە لا ئەبەن جیالوی کە باسمان وەکو باسم کرسارە تەنها سوودەکەی ئەوەیە کە ئاسانکاری لە ژمێریاریات ینی دروست ئەکات ئاسانکاری ئەکرێت لە حساباتە و ئەی مامەڵەکردنی هاوڵاتیان لە ناو بازار لە دراوەکە دروستەکە بۆ نمونە دراوی ئاسن ڕەنگە نەمێنێ یاخود جۆرێک لە ئاستەنگ و ئاڵنگاری بۆ هاوڵاتیان دروست ناکات گۆڕینی ئەم دراوەت لە ئێران بێت یاخود بەڵێ گۆڕانکاری تا ئاستێکیش لەوە دروستەکە بەڵامەوەی کە لە بارەی ئێرانەوە باشە بزانین لە وڵاتە هەموو زۆربەی مامەڵەکان بە دیجیتاڵی کراوە لە ڕێگەی کارتی بانکیەوە لە ڕێی پۆسە ینی پۆسە دەستگا پۆسە ئەلکترۆنیەکانەوەیان بۆیە گۆڕانکارێکی ئەوتۆ لەو ڕۆ دروست ناکاوەکو وتم تەنهاکات و تەنها ڕواڵەتێکی جوان بەدراوەکە ئەبەخشە لەسەر ئاستی نێودەوڵەتی کە تۆ 100 دۆلاریەک ئەیەی ئەو قەبارە زۆرەیە لە پارە وەرناگری ڕەنگە تۆزێ قەبارەکەی بچووکتر ڕاستەوە کاتە باباسێکیش هەتا گەنی کاتی بەرنامەکە ما باباسێکیش لە دراوە ئەلکترۆنیەکان بکەیت ئەمانە چیان بۆ مانگی 12 چ گۆڕانکارێک بە خۆیانەوە بینن و بۆ ساڵی 2026 پێشبینیەکان چۆنە و دراوی دیکە بڕیارە بخرێتە بازارەوە پێشبینی دەکرێ خودنا ئستانە دراوە دیجیتاڵیەکان دراوە ئەلکترۆنیەکان ئەمە دیاردەیەکن کە دەستە و دیاری تەکنەلۆژیای نوێن بێگومان نەزانین ئێستا بتکۆین بۆ نمونەوەی لە هاتووە پێوترێ زێڕی دیجیتاڵ خەڵکێکی زۆر و بەرهێنانی تیاکە شتێک هەبوو دەنگۆیەک کە هەبوو لەسەر بتکۆین بە تایبەتی وە دراوە دیجیتاڵیەکان یاوت کە ئەم دراوانە و لەسەرەوە مشیانەوە بتکۆین وەکو بە ئەندازەی زێر
بەقەدەر دراوەکان ناکەوێتە ژێر کاریگەری گۆڕانکاریە سیاسیەکان بەڵام بتکۆین لەم دواییە سەلمان دیکە نەخێر وانە ئەم دراوانەش ئەکەونە ژێر کاریگەری بڕیارە سیاسیەکان و بابەتێکی ترکە هەندێک ئەو ئەکرێ بڵین ڕەنگە جێگەی نیگەرانی بێ ئەوەیە کە لە بتکۆینا بۆ نمونە لە دراوە دیجیتاڵیەکانە گۆڕانکاریەکان کە ڕوو ئەیان یەکتوپڕ گۆڕانکاری گەورن واتە بۆ نمونە لە 100,000ەوە یەک بتکۆیندا ئەبەزێ بۆ $80,000 بۆ $98,000 ئەمە گۆڕانکاری گەورەیە و ئەگەر بێت و کەسێک وەکوتم هەموو سەرمایەکەی بخاتە ئەو بازاڕەوە ڕەنگە هەندێک مەترسی زیاتر بێ بۆیە پێشنیارەکرێ بۆ هەموو وەبەرهێنەران بە تایبەتی وەبەرهێنەر گەورەکانە مە قسەی منیە قسەی ئابووری ناسە گەورەکانە قسەی دامەزراوە گەورەکانەکە قەت نابێ هەموو هێلکەکان بخیتە سەبەتەیەک و بێگومانە بێ فرەچەشن وەبەرهێنان بکەێت ئەکەم زۆر سوودی هەیە من سپاس یەکەم بکە دواتر من دوای پرۆگرام قسە لەگە زریانە ئەکەمەوە چەند بابەتێ بێ یەکلاییکەینەوە زریان من و سارا هیچ پرسیارێکمان نەماوە بەڵام ئەگەر تۆ هیچ پەیامێک تێ یاخود شتێک هەبێ کە ئێمە بیرمان نەبوو بێ بە کورتی بۆمان باسکەی بۆ بینەرانی بخەیتەوە سپاس دەکەم ئاکام بێگومان باسی زۆر فرەچەشن و هەمە لایەنەمان کرد لەسەر هەموو تقریبا هەموو بازاڕە داراییەکان لە بەرەوەی ڕۆژی کرانەوەی بازاڕیش بوو بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشیە لانی کەم بۆ هاوڵاتیانی ئێمە هەتاوەکو ئێستا بارودۆخ باشە سەقامگیرە دینار سەقامگیرە نەوت دەتوانین بڵێن کە خراپ نییە هەرچەندە عراق بۆ ئەوەی کە بیاوێت کورتێنانی بودجەکەی بە تەواتی پڕ بکاتەوە نەوت بۆ هەر بەرمیلێک ئەوترێت کە ئەبێ بگاتە $80 ئینجا ئەتوانێت کورتێنانەکەی قەرەب بکاتەوەش ڕەنگە بەپێی پێشبینیەکان ئاستەم بێ لانی کەم ئەگەر شتی گەورە ڕوونەیات ئەگەر ڕووداوێکی ژۆپۆلیتیکی ڕوونەیە بەڵام بەگشتی تەنها هیوای تەندروستی بۆ ئێوە و بۆ هەموو کوردستانیان خوازم هیوادارم کە ڕۆژێک سپاس لەگەڵمان بووم ڕۆستەکەوتو بەتەواوی زانیارەکان هیوادارم ئەو کەسانی بە تەمای کڕین یاخود فرۆشتنی هەر دراوێک بن لێرە سوودێکیانە پرۆگرامەکە بینێ بێ زریان ڕەحمان ڕۆژنامە نووس لە دیسکی ئابووری کوردستان میوزیک دڵخۆش بین کامڕۆ لێرە بوویت سپاس بۆ ئامادەبوونت.